گەورەترین ڕەخنە لە کۆمپانیای مایکرۆسۆفت و ئێکسبۆکس لەسەر کۆنسۆڵی ئێکسبۆکس وەن گیراوە لەسەر کەمی ژمارە یاریە تایبەتەکان کە بە پەنجەی دەست دەژمێردرێن. ئەو یاریانەی بۆ پیسی و ئێکسبۆکس وەن بڵاوکرابنێتەوە، بەڵام مایکرۆسۆفت بەڵێنی دەیان یاری گەورە و نایاب دەدا لەنەوەی داهاتوو لە ئێکسبۆکس سیریز ئێکس بۆ گەیمەرانی بەردەست دەخا. ئەم ساڵ دوایین ساڵی ئێکسبۆکس وەن دەبێت وەکو پلاتفۆرمی یەکەمی مایکرۆسۆفت، چونکە ساڵی داهاتوو باسی ئێکسبۆکس سیریز دەکەین. بۆیەش با ڕیزمەندی دە لە باشترین یاریە تایبەتەکان یان ئەکسکلوسیڤەکانی مایکرۆسۆفت و ئێکسبۆکس بۆ ئێکسبۆکس وەن و پیسی بکەین. ژمارەدا یاری سانسێت ئۆڤەرراید. سانسێت ئۆڤەرراید یەکێکە لە یاریە سەرەتاییەکانی دەرچوونی ئێکسبۆکس وەن و پیسی لەلایەن ئینسۆمنیا گەیمز دروست کراوە کە ئێستا کۆمپانیایە خەریکی یاری سپایدەرمانن بۆ پلەیستەیشن 5 وە لەلایەن سۆنیەوە کڕانەوە. سانسێت ئۆڤەرراید یاریەکی جیهانی کراوەی ئەکشنی سەرکێشی نەهیابە و دوای چەندین ساڵیش گەیمەران بێچێ لە باشترین یاری تایبەتەکانی مایکرۆسۆفتی دەزانن کە خاوەنی گرافیکێکی پڕڕەنگە و چیرۆکێکی کۆمیدی و ئەشکی زۆر نایاب هەمووی لە کامێرەی کەسی سێیەم کە دنیایەکەی زۆر بە جوانی و پڕڕەنگەوە نیشان دەدا و شایانی تاقیکردنەوەیە. ژمارەنەوە یاری سی ئۆف تیڤز لە 2018 ستودیۆی ڕێری مایکرۆسۆفت هەڵسان بە بڵاوکردنەوەی یاریەکی ئۆنلاینی مەڵتیپلەیەر کە گەیمەران بتوانن بەیەکەوە ببنە چەتەی دەریا هەڵی کۆکردنەوەی گەنجینە بدەن ئەرکەکانی یاریەکە بەیەکەوە ببڕن، بەڵام بە گرافیکێکی سەرنجڕاکێشی کارتونی و بە میوزیک و کەشێکی زۆر پڕوزەی ناوازە. ئەو یاریە بەرهەمهێنانی کێشەی زۆر بووە، بەڵام لە کۆتاییدا ئەزمونیشی ناوازە بە گەیمەرانی دەدا و شایانی تاقیکردنەوەشە لە گەیم پاسیش بەردەستە. ژمارە 8 یاری کوانتەم بریک. دوای سەرکەوتنی یاری ئالن وەیک مایکرۆسۆفت لەسەر هەمان ڕێچکە هەوڵیدا یاریەکی تەقەکەری کەسی سێیەم بەسەر چیرۆکێکی سەرنجڕاکێشی خەیاڵی زانستی ئەنجام بدە. ئەو یاری لەلایەن ستودیۆی ڕێمەدی دروست کراوە کەوا دروستکەری ئالن وەیکن نوێترین یاریشیان بەناوی کنترۆڵە کە یاریێکی زۆر سەرنجڕاکێشە. چیرۆکی یاریەکە سەرنجڕاکێشە و لەلایەن زۆرینەی ڕەخنەگران و گەیمەران نمرەی 8 لە 10 و 7 لەدا بەو یاریە دراوە کە یاریی سینگل پلەیەری چیرۆکیە و شایانی تاقیکردنەوەیە. ژمارە 7 یاری هەیلۆ 5 گاردیانز. تا ئێستا یاریە بۆ پیسی بڵاو نەکراوەتەوە، بەڵام مایکرۆسۆفت بەڵێنی داوە کاری لەسەر بکە بە نزیکترین کاتش بڵاوی کاتەوە. هەیلۆ 5 باسی ساڵی 2558 دەکات دوای 8 مانگ لە چیرۆکی یاری هەیلۆ 4 ماستەر چیفی تێدایە، فایر تیم ئۆستریسی تێدایە. چیرۆکی یاریەکە سەرنجڕاکێشە، بەڵام وەک هەمیشە گەیمپڵی یاریەکانی هەیلۆ گەیمەران دڵخۆش دەکات. یاریەکە کامێرەی کەسی یەکەمە لە کاتی دیمەنی سینەمایش دەبێتە کەسی سێیەم کارکتەرێکە نیشان دەدا. ئەو یاریە تەنیا لەسەر ئێکسبۆکس وەن بەردەستە تا ئێستا و لەسەر پیسی لە ماوەیەکی نزیک بڵاو دەکرێتەوە. ژمارە 6 یاریەکانی هەیلۆ The Master Chief Collection. سەرجەم یاریەکانی هەیلۆ لە بەشی یەکەم تا بەشی چوارەم لە خۆ دەگرێت بۆ گەیمەرانی حەز دەکەن بێنە ناو دنیا یاریەکانی هێلۆ سەرجەم بەشەکان تاقیب بکەنەوە دەتوانن لەم یاریانەوە دەست پێ بکەن کە لەسەر ئێکسبۆکس گەیم پاس و وەروەها گەیم پاسی پیسیش بەردەستە. یاریەکانی هەیلۆ Combat Evolved Anniversary، هەیلۆ 2 Anniversary، هەیلۆ 3، هەیلۆ 3 Odyssey، هەیلۆ ریچ و هەیلۆ 4 لە خۆ دەگرێت. ژمارە 5 یاری ئۆری and the Will of the Wisps. زۆرینەی کات ناسناوی باشترین یاری مایکرۆسۆفتی پێدەدرێت. یاریەکی هەرە سەرنجڕاکێشی ناوازەیە و پڕێتی لە مەتەڵی سەیر و سەمەرە و گرافیکێکی سادەی قەشەنگ و میوزیکێکی هەرە وزە بەخش و ئارام بەخش. ئەو یاریە کارێکی نایابی بۆ کراوە، هەرچەندە ئێستا تەنیا لەسەر پلاتفۆرمەکانی مایکرۆسۆفت بەردەست نییە، بەڵکو لەسەر نیتندۆ سویچ بڵاوکراوێتەوە، بەڵام یەکێکە لە باشترین کارەکانی کۆمپانیای مایکرۆسۆفت بۆ ئێکسبۆکس و پیسی و سویچ ئەنجامی بدەیت. ژمارە 4 یاری Forza Horizon 4. لە 2018 کاتێ یاری Forza Horizon 4 لەسەر ئێکسبۆکس وەن و پیسی بڵاو کراوە، گەیمەرێکی یەکجار زۆری مایکرۆسۆفتی سەرسام کرد بەوەی بەڕاستی یاریێکی نایابە و یەکێکە لە هەرە باشترین مەگەر باشترین یاری شێوەڕچەی ئۆتۆمبیلیش نەبێت لە مێژوودا. شێوەی ئۆتۆمبیلەکانی ناوازەیە، گرافیکی یاریەکە ناوازەیە، سیمولیشنی کەشوهەوا، گۆڕانی کەشوهەوا، بینینی هەر چوار وەرزی ساڵ، کارێکی نایابی بۆ ئەنجام درا و شایری تاقیکردنەوەیە. ژمارە 3 لە باشترین یاریەکانی مایکرۆسۆفت Forza Motorsport 7. لە 2017 مایکرۆسۆفت بە یاری Forza Motorsport 7 دڵی عاشقانی یاریەکانی فۆرزای خۆش کرد، چونکە Forza Motorsport 7 700 زۆری جیاوازی ئۆتۆمبیلی تێدایە، لەگەڵ دایان ئۆتۆمبیلی تایبەتی Forza Edition و 200 ئۆتۆمبیلی Forza Horizon 3 و دایانی دیکەش بە شێوەی ئەپدەیت بەردەست بوون. گەورەترین گۆڕانکاری لەو یاریەکەوە کراوە بە تێپەڕبوونی کات زیادکردنی لۆکیشنی نوێ بۆ لێخوڕنی ئۆتۆمبیلەکان. یاریێکی هەر نایابە و ئێستا لە گەیم پاس بەردەستە، دەتوانن تاقیب بکەنەوە. ژمارە 2 یاری Gears 5. ئەو گەیمەرانی مایکرۆسۆفت بەردەوام داوای یاریەکانی هاوشێوەی God of War و The Last of Us بۆ ئێکسبۆکس و پیسی دەکەن. مایکرۆسۆفت Gears 5 بۆ بڵاوکردنەوە. یاریێکی سەرنجڕاکێشی تاقیکرد، هەرچەندە فرۆشەی نەبووە لە چاو یاریەکانی سۆنی، بەڵام کوالیتی یاریەکە لە ڕووی چیرۆک، گەیمپڵەی لە ڕووی پەرەپێدان بە کارکتەر، Gears 5 بە یاریێکی زۆر گرانبەها دەچێت. و ئەو یاریە ئێستا لەسەر ئێکسبۆکس پیسی وەروە گەیم پاس بۆ پیسی و ئێکسبۆکسیش
بەردەستە و دەتوانن تاقی بکەنەوە. ژمارە یەک بێگومان باشترین یاری مایکرۆسۆفت فلایت سیمولیتەرە. ئەمساڵ مایکرۆسۆفت بە بڵاوکردنەوەی فلایت سیمولیتەری نوێ ویستی بە هەمووان بڵێ گەر کاربێتە سەر سێڤەری بەردەوام و گەورەی لە نیگای یاریەک ڕکابەری ئەوان بکە. بێگومان هیچ کۆمپانیایەک ناتوانێت یاریێکی وەکو فلایت سیمولیتەری وا گەورە دروست بکە. یاریەکە سیمولیشنە دەتوانی بە شێوەیەکی زۆر لە ڕاستی چوو ڕاستەقینەیی سواری فڕۆکەیەک بیت بە فڕۆکە لێخوڕی سەردانی تەواوی جیهان بکەیت. هەموو شوێنێکی سەرزەوی بە هەزاران شار و فڕۆکەخانە ببینی و ببڕی. دەیان زۆری فڕۆکە هەیە بەردەوامی زیاد دەکرێن تەنانەت دەتوانین سەردانی شارەکانی کوردستان بکەیت بەسەر شارەکانی کوردستان بفڕێ. یاریێکی نایابی ئەم ساڵە نمرەی زۆر بەرزی پێدراوە زۆر لە ماڵپەڕەکان نمرەی 10 و 9 بەو یاری دەدەن تا ئێستا زۆرترین نمرەی تەواو بەو یاری مایکرۆسۆفت درراوە بۆیش لە پلەی یەکەمماندان هەوە. خۆشەویستان ئەوانە دیاری تایبەتی مایکرۆسۆفتن لەسەر ئێکسبۆکس ون یان پیسی بڵاوکراونەتەوە کامل لەو یاریانەتان کردووە یان تاقی دەکەنەوە لە کۆمنتەوە ڤیدیۆیە بینووسن.